بەڵە بەخسەکنی زیاتر لە بارەی هۆکارەکانی ڕوودانی بوومە لەرزە بەڕێز محەممەد ساڵح مامۆستای زانکۆ شارەزای جوگرافیا جیۆلۆژی لەگەڵماندا لە استودیۆ. مامۆستا بەخێر بێن. سپاس بامەدەبوونت. مامۆستا بۆ تا ئێستا زانست نەیتوانیوە بگاتەوەی پێشبینی زەمین لەرزە بکە. سڵاو لێبێت طبعاً سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان 24. طبعاً کا کۆمار پێم خۆشە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە باسی ئەو توێکڵیزەوەی بکەین کە ئەمەی لەسەر ژین بۆ ئەوی کە بینەرانیش هەندێک معلومات و شارەزایی وەربرن لەسەر بابەتەکە. ئەو توێکڵیزەوەی کە ئێمە لەسەری ئەژین ئێستا بە مروری تێپەڕبوونی 4 زەمەنی جیۆلۆجی جیاواز دروست بوون کارێکی لەم زەمەنە جیۆلۆجیانە کۆمەڵێک عەسر لەخۆ دەگرێت و ئەم توێکڵیزەوەی کە ئێستا ئێمە لەسەری دەژین و یاخود ئەو شوێنە جوگرافیانە و ئەو حوت کیشوەرەی کە ئێستا لەسەر ڕووی زەوی هەیە بەو شێوەی ئێستا نەبوو. کاتی خۆی پێش 250 میلیۆن ساڵ لەمەوە پێش یەک کیشوەر هەبووە کە پێی وتراوە کیشوەری بانجایە. ئەم کیشوەرە پاشان بە مروری زەمن لە یەکتری جیا بووەتەوە بۆتە دوو کیشوەری لۆراسیا و جندوانەلان و پاشان بەهۆی حرەکاتەکانی ئەلبیۆ لە زەمەنی سێمی جیۆلۆجی جارێکی تر پارچە پارچە بووەتەوە بۆتە چەند پلێتێک. بۆیە لێرە دائم ئاماژە بە پلێت نەظەریەیەکەکەین بە بیردۆزەیەکەین کە پێی وترێ نەظەریەت حرەکات الصفائح التەکتۆنیە واتە بیردۆزەی جوڵەی پلێتە تەکتۆنیەکان. ئەو پلێتە ئەو بەشە جوگرافیانەی کە لەسەر ڕووی زەوی هەیە یاخود ئەو کیشوەرانەی کە ئەمڕۆ لەسەر ڕووی زەوی هەر یەکێ لە کۆمەڵە پلێتێک پێکهاتووە کە ئەم پلێتانە لە تەنیشتی یەکن واتە یەک پارچە نییە سەر ڕووی زەوی. واتە ئەم پلێتەکە لە تەنیشتی پلێتێکی ترە لەسەرەوە لە حین بۆ بەڵام لە بنەوە فالقی هەیە شکانی هەیە سەدعی هەیە پێکەوە نەنووساون. دائیمەن سنووری نێوان ئەم پلێتە تەکتۆنیانە پێی ئەوترێ ئەو شوێنانەی کە بوومە لەرزە و بورکانی تێدا ڕوەدا. سنووری نێوان پلێتە تەکتۆنیەکان پێی ئەوترێ حەلقەت النار واتە بازنەی ئاگرین کە لە 180 دەکەوێتە زەریای هادیەوە پاشان لە زەریای هادیتی ئەپەڕێ بۆ ناوەڕاستی زەریای ئەتڵەسیەوە پاشان بە باکووری ئەفریقاتی ئەپەڕێت و دێتە ناوەڕاستی ئەوروپا و بە تورکیا و یۆنان و لوبناناتی ئەپەڕێت و دەچێتەوە تا دوورگەکانی هەندی نیمچە دوورگەی هەندی و پاشان زنجیرە چیاکانی ئەلب و هیمالایە لە ئاسیا و لە ئەوروپا ئەمانش هەر دەکەونە زمانی حەڵقەی نارەوە کەواتە ئەم شوێنانە کە سنووری نێوان پلێتە تەکتۆنیەکانن لەبەرەوە پلێتەکان لە تەنیشتی یەکەن دائیمەن معەڕەزن بەهۆی ئەو وزەی کە لە ناوکڕۆکی زەویەوە دێتە سەرەوە بیان جوڵێنێ و هەڵیان خزێنێت لە یەکتری. کەواتە هەتاکو ئێستا زانست ئێستا ئەمە باسی ئەومان کرد کە زانست دەری خستووە کە شوێنی ڕوودانی بوومە لەرزەکان کوێ دەگرێتەوە کە سنووری نێوان پلێتە تەکتۆنیەکانە. ئەو توێژاڵەی کە ئێمە پێی دەڵێن توێکڵی زەوی ئەستورایەکەی تقریبا 6 کیلۆمەترێک دەبێت. ئەم ئەستورایە ئەم سومکە لە ناوچە لە مسەتەحات ئاویەکان لەو ناوچانەی کە ئاوین لە دەریا و زەریاکانە کەمتر دەبێتەوە لە ناوچە بەرزایەکان و شاخەکانە زیاتر دەبێت. ئەم توێکڵی زەوی توێکڵێکی ڕقە لە ژێرەوە چینێکی تر هەیە ئەمە پێی ئەوترێ لیتیۆسفێر لە بنەوە چینێکی تر هەیە کە پێی ئەوترێ ئەثنۆسفێر یا ئەثینۆسفێر. ئەم چینە چینێکی تواوەیە واتە کانزای لە دوای 6 کیلۆمەترەکەەوە بەڵێ چینی دوم دەستپێیەکە کە ئەم چینە بریتێ لە بەردی تواوە بریتێ لە کانزای تواوە دائیمەن لە حاڵەتی کوڵانایە کە مادەیەکە پێی ئەوترێ ماگمە مادەیەکی شل لە حاڵەتی کوڵان و پەستانایە. بنێوانی چینی دووەم و چینی یەکەم کە توێکڵی زەویە دائیمەن ئەم وزە لێرەوە بەرهەم دێت کە ئەم وزە بەرهەم هات پێوترێ تەیاراتی حەملی حەراری واتە تەوژمە هەڵگیراوە گەرمیەکان. ئەم گەرما دێتە سەرەوە دێت بە نێوانی ئەو پلێتانی کە باسمان کردوان لە تەنیشتیەکان دێتە سەرەوە بەڵێ لەوێەوە دەبێتە هۆکاری جوڵانی پلێتە تەکتۆنیەکان. لەسەر پرسیارەکەی جەنابەت تا ئێستا زانست دەری خستووە بەڵێ ئەزانین ئەمە حەڵقەی نارکوێیە شوێنی پلێتە تەکتۆنیەکان کوێیە کە ڕووی زەوی ئێستا ئەتوانین بڵێن لە 20 پلێتی تەکتۆنی پێگاتووە 9 پلێتیان پلێتی سەرەکین و ماباقی 11 یاخود 12 پلێتیشمان هەیە کە پلێتی لاوەکین. ئەم پلێدانە دائیمەن غیر مستەقرن لە ڕووی جیۆلۆجی واتە سەقامگیرنین دائیمەن لە جوڵەدان ئەو وزە گەرمەی کە لە ناو کڕۆکی زەویەوە بە شێوەی ئەمواژ دێ بە شێوەی شەپۆل دێتە سەرەوە کە دوای ئەگەر لە پرسیارەکان دەبات شەپۆلەکانی شەکەین دەبێتە هۆی جوڵەی پلێتە تەکتۆنیەکان. پلێتە تەکتۆنیەکانش 3 جوڵەیان هەیە عادەتەن کە دەبێت هۆی دروستبوونی بوومە لەرزە. جوڵەیەکیان پێی ئەوترێ حرەکاتی متقارب واتە پلێتە تەکتۆنیەکان لە یەکتری نزیک دەکاتەوە لە یەکتری دەدەن ئەوەش زەمین لەرزە دروستەکە زیاتر لە سەردەمەکانی ڕابردووە سنجیرە چیاکان بەهۆی ئەم حرەکاتەوە دروست بوون بەڵام بوومە لەرزە دروست دەکات. حرەکاتێکی تری پلێتە تەکتۆنیەکان بریتێ لە متەباعید کە لە یەکتری دوور دەکەونەوە ئەوش هەر بوومە لەرزە دروستەکە. حرەکاتێکی تر پێی ئەوترێ حرەکە ئینزیلاقی
یاخود تحویلی دوو پلێت لە تەنیشتی یەکترین یەکیان دەچێتە پێش یەکیان دێتە واتە بە ئاسۆیی لە تەنیشت یەکتری دەژوڵێن ئەوەش بوومە لەرزە دروستەکە یا زۆر جار یەک پلێت توش شکان دەبێتەوە کە توش شکان بۆ مونەرزە دروستەکە یا زۆر جار لە بنەوە چینە بەردێک دادەکەوێتە ناو مادە تواوەکە کە داکەوتە ناو مادە تواوەکە چۆن ئێستا تۆ بەردێک فڕێ بدەیتە ناو گۆمێک سەیرەکەی بڵقێک ئەکاوانە بازنەی خرخر لە دەوروبەری خۆی دروستەکات عادەن بوومەلەرزش بە هەمان شێوە دروستەوێت کاتی ئەو زەگەرمێ دێتە سەرەوە لە سنتەرەکەەوە دێتە سەرەوە بە شێوەی بازنەی دێتە سەرەوە سامی لە تورکیا لە باکووری کوردستان و سووریا ڕوویدا چی بوو لێکترازان و نزیک بوونەوە بۆ چی بوو خۆی کاک کۆمار عادەتەن کاتێک کە هەر دیاردەیەکی سروشتی لەسەر ڕووی زەوی ڕوودا لە بوومەلەرزە لە بورکانەکان لە فەیزانات مەسەرەن لە تسۆنامێ لە ئیعسار ئەمانە بە شێوەیەکی دەست بەجێ و کتوپڕ تەحلیلێکی دروستی علمی بۆ ناکرێ پێویستی بە ماوەیەک هەیە تا تۆ هەموو ئەوامیلەکان و هۆکارەکانی لێک بێتەوە زۆر جار بوومەلەرزەش بە یەک هۆکار دروست نابێ ڕاستە هۆکارە سەرەکیەکان هۆکاری تەبیعیە هەندێک هۆکاری لاوەکیش وەکو لایەنێکی هۆکار مرۆیەکان وەکو لاوەکی کاریگەری هەیە لەسەر بوومەلەرزە بەڵام ئەم بوومەلەرزەی کە لە تورکیا ڕوویداوە عادەتەن تورکیا خۆی ئەکەوێتە سەر کۆتایی پلێتی ئۆراسیا کە پلێتی تورکیا لە ئەسڵا پێی ئەوترێ پلێتی ئەنادۆڵ کە ئەمە پلێتە بۆتە ناوکێک بۆ دروستبوونی وڵاتی تورکیا ئەم پلێتە سنووری هەیە لەگەڵ پلێتەکانی تر بۆ نمونە لەگەڵ پلێتی عەرەبی سنووری هەیە کە سووریا و عێراق دەگرێتەوە لەگەڵ پلێتی فارسی لە تەنیشتی پلێتی فارسی واتر ئەوش سنووری هەیە یعنی ئەو ناوچانەیەکەونە سەر ئەو سێ پلێتە ئەو سێ پلێتە بەردەوام ئەگەری زەمین لەرزەیان هەیە بەردەوام لە جوڵەدان بەردەوام لە چالاکیدان و هەروەها ئەم زەمین لەرزەی کە لە تورکیا ڕوویداوە ئەوەندەی وەکو زانیاریەکان لە هەیئەی مەسحی جیۆلۆژی ئەمریکا و کۆمەڵی هەیئەی تریش کە بڵاویان کردوێتەوە ئەڵێن هۆکاری لە هۆکارەکانی بریتی بووە لە جوڵانی پلێتی ئەفریقی کە پلێتی ئەفریقی جوڵاوە بە ئاراستەی باشووری ڕۆژئاوای پلێتی ئەوروپی کە زریای ئەفۆن دەریای ناوڕاز لە بەنیانەیە لە هەمان کاتە ئەم جوڵە کە کردوێتی بەرەو پلێتی ئەوروپی جوڵەیەکیش بۆ بەرەو پلێتی ئۆراسیا بەرەو پلێتی ئاسیا ئەمە بۆتە هۆی چی بۆتە هۆی دروستبوونی ئەو زەمین لەرزە لە تورکیا وەکو باسیشم کرد تورکیا خودی خۆی لە شوێنێکایە کە بەرامبەر بە سووریا بەرامبەر بە عێراق بەرامبەر بە ئێران لەسەر کۆمەڵە پلێتێکی جیاوازن واتە نێوانیان هەیە بەردەوام باس لەوە کرێت تورکیا ئەگەری بوومەلەرزەی زۆر زۆرەوە بوومەلەرزەی وردی زۆرە بەتەئەکید ئێستا هەر لە مەسەڵەن کوردستانی خۆمان عێراق سیرکەین جاروبار کە بوومەلەرزە ڕۆدا بۆ ئێمە دەکەوێنە کۆتایی پلێتی عەرەبی سنوورمان هەیە لەگەڵ پلێتی فارسی و پلێتی تورکیا بۆی ئەم شوێنانە وتم سنووری پلێتە تەکتۆنیەکان دائیمەن کە هەر وڵاتێکی لەسەر بێ وەکارە بۆ دروستبوونی بوومەلەرزەکان هەرێمی کوردستان خۆی بوومەلەرزە تایە ڕوئدا وەکو جوگرافیای ناوچەکەی یان کاریگەری بۆ دێت کاریگەری بۆ دی هەرێمی کوردستان وەکو ناکەوێتە سەر بازنەی ئاگری ناکەوێتە سەر هێڵی بوومەلەرزە بەڵام وەکو وتمان ئێمە کە بەشێکین لە وڵاتی عێراق دەکەوێنە کۆتایی پلێتی عەرەبی پلێتی عەرەبی سنوورمان هەیە لەگەڵ پلێتی تورکیا لەگەڵ پلێتی ئێران سنوور پلێتی فارسی بۆیە سێرەکەی زنجیرە چیاکانی زاگرۆز و تۆرۆز لە بینی خۆمان و تورکیا و ئێران دائیمەن ئەو شوێنە ئەبێتە سنتەری دروستبوونی بوومەلەرزە ئەو بوومەلەرزانەی کە لە ڕابردوو بینی خۆمان و ئێران ڕوویدا سێرەکەی لە بینی هەڵەبجە و کرماشان کە نێوان پلێتی عەرەبی و پلێتی یاخود پلێتی خۆمان و پلێتی فارسیە لەوێ سنتەری بوومەلەرزەکە بوو بەهۆی دروستبوونی بوومەلەرزە لای خۆمان بەڵام وەکو خودی خۆمان بوومەلەرزە لای خۆمان ڕوونادات بەڵام کاریگەری شوێنەکانی ترمان بوو بەڵێ بەڕێز محەممەد ساڵح مامۆستای زانکۆ شارەزای جوگرافیا و جیۆلۆجی مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون بۆ شرۆفەکانتان بە خەراتی سپاس دەکەم خەراتی